ئێستا گفتوگۆی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی نێوان حزبەکان گەرما بۆ کاراکردنەوەی ئەو پەرلەمانەی کە 2 ساڵ پێش ئێستا بە بڕیاری حزب بەخرا. هەموو لایەنە سیاسیەکان دەیانەوێت پێش ڕیفراندۆم پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. پارتی کە پەخستنی پەرلەمان دەخرێتە ئەستۆی و کارانەکردنەوەشی لە ڕابردوو زیاتر بەهۆی مەرجەکانی پارتی بووە، بەڵام ئێستا پارتی دیموکراتی کوردستان قسەی تر دەکات و دەڵێت نەمەرز و نهێڵی سوورمان بۆ هیچ کەس و لایەنێک نییە. پارتی دموکراتی کوردستانیش پرۆژێک بوێ کارکردنا پەرلەمانی هەیە ئەو مەرجن و پارتی هەین ئەهەمیەتاتینە لادان و هیچ هێلەکە سۆژی سەر هیچ لایەنێکی سیاسی نینە لێ دەبێتن لایەنە دیێت سیاسیژی بەتایبەتی بزاوە گۆڕانژی بەردەم بێ دەست پێشخەریە بێتن پێنگاوێکی بەرەف پێش و بێتن و مەرجاژی بۆ کارکردنا پەرلەمانی نەدانێتن. هۆکاری پەخستنی پەرلەمانی کوردستان باسکردن لە هەمواری سەرۆکایەتی هەرێم و کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم بوو. گۆڕان کە ئێستاش پێداگیرە لەسەر ئەو پرسانە، بەڵام دەڵێ پێشوازی لەو پرۆژەی پارتیش دەکەین. ئێمە پێشوازی لە هەموو پرۆژەیەک دەکەین، هەر لایەنێکی سیاسی بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان پێشکەشی ئێمە بکە. جام پرۆژەیە پارتی دیموکراتی کوردستان هەر لایەنێشتربی ئێمە هیچ مەرجێکمان نەبووە. ئێمە پێمان وە بە پەرلەمانی کوردستان نەبێ ئاسایی بکرێتەوە و دەستی سەرۆکایەتی بگەڕێتەوە بۆ سەرکارەکانی خۆی و ڕێگری نەکرێت لە بەردەمی ئەوەی و هیچ مەرجێک لەسەر سەرۆکایەتی پەرلەمان دانەندرێت بۆ ئەوەی دەست بۆ کام یاسا بەرێ یاخود کام یاسا جێبەجێ بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژی پەخستنی پەرلەمانی کوردستان تا ئێستا نێوانگیرە لە نێوان پارتی و گۆڕان. هەموو هەوڵێکی داوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئێستا یەکێتی دەڵێت دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و کێشەکان لە پەرلەمان چارەسەر بکرێن. ئەگە پەرلەمان کارەوێ بە شێوەیەشی با بڵێن ئۆتۆماتیکی ئەو لایەنانە دەتوانن گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەن لەبەرەوەی لەسەر یەک مێز دادەنیشن، ئەنی کەناڵەکە بۆ خۆی مەوجودە پێویست ناکە وەکو حزب لە دەرگای یەکتر بدێت. لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015 دوای قسەکردن لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم، پارتی دیموکراتی کوردستان لە بازگەی پردێ ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کردو بۆ هێشەوە پەرلەمان پەخراوە و تا ئێستاش کاران نەکراوەتەوە. لایەنە سیاسیەکان لە کوردستان دەیانەوێت پێش ئەنجامدانی ڕیفراندۆم پەرلەمان کارا بکەنەوە، بەڵام ئەو لایەنانە تا ئێستا لەسەر ئەو کێشانە ڕێک نەکەوتون کە بۆ ماوەی 2 ساڵ پەرلەمانی کوردستانی لەسەر پەخرا. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.